سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو هاژە سڵاو لە تۆش. ئازیزان خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵتانی بەو هیوایەن ئەمڕۆ ڕۆژێکی باش بێ بۆ هەموو لایەکمان ئەو ڕۆژە بێت کە ئاواتی بۆ دەخوازی بەڵام ئەمە پەیوەندی بە خۆتانەوە هەیە کە چۆن پلان بۆ ڕۆژەکەتان دادنن چۆن دەتانەوێت کاتێکی باش بەسەر ببن چۆن خۆشەویستی و تەبایی لە نێوان خۆت و خێزان و هاوڕێکانت دەبەخشیەوە و دابەشی دەکەی ئەوەی لەسەر ئێمە بتوانین لە بەیانی 24 بەرهەمێکی جوانتان پێشکەش بکەین بابەتی باشمان بۆ ئامادەکردن و ببینە هاوکار بۆ ئێوە بۆەوەی بتوانین وزە و ئێنێرژیتان پێ بدەین. بێگومان هەرەوە ئامانجیەمەیە کە هەکاروتی لە بەرەوەی بەیانیان کاتێک بەو بیرکردنەوەی هەڵاستی و بەو دیمەنانەی کە ئیبینیت ئەوە واکات کە تەواوی ڕۆژەکەتی لەسەر بنیاد بنیت تا ڕادەیەک هەرچەنە توانین یاخود زۆر جار ژینگەکە گۆڕێ جیاوازیەکە بەڵام هەرچەنە دو ڕۆژی هەفتەیە لەوانەیە و زەمان کەم بووبێتەوە بەڵام ئێمە بە خۆمانەتوانین کە دەستپێکی ڕۆژەکەمان بە باشی بێت بۆیە هەوڵێن کە ئەم کاتژمێرەی ئێمە میوانی ئێوەین باشترین بابەتەکانتان پێشکەش بکەین لە سەرەتاشەوە بە هەندێک لەو بابەتانی کە ئامادەمان کردو لەگەڵ هاوکارانمان ئاشناتانەکەین. وەرزی هاوین لە مەدریدی ئیسپانیا بە وەرزی گەشتیاران ناسراوە پێشانگا هونەریەکان بە تایبەت پێشانگاکانی وێنەکێشان و تابلۆ شێوەکاریەکان خواستێکی زۆریان لەسەر. گەنجانی کورد لە بوارەکانی نووسین و بڵاوکردنەوەی کتێب و هونەری شێوەکاری و تابلۆسازی پێشەنگن. ئەمڕۆ دوو بەهرەمەندی گەنج نووسەرێک شێوەکارێک میوانی بەرنامەی بەیانی 24 دەبن. چەند کچێکی بەهرەمەندی شێوەکار لە شاری قەڵاتزێ گروپی شێوەکاری دالی دادەمەزرێنن. هەکاربا لە پایتەختی ڕۆشنبیریەوە دەست پێ بکەین. هەڵبەت کارە هونەریەکان لە سلێمانیەوە هەمیشە لە گروتینان و ناوەستن سەرباری هەموو دۆخەکانیش بەڵام کارە هونەریەکان ئەدەبیەکان لەم شارەوە بەردەوام هەڵەقڵێن کە ئێستا لە شاری سلێمانی گروپی کۆڕی شانۆی بال خەریکی پرۆڤن بۆ ئامادەکردنی نمایشی نوێترین کاری شانۆییان کە شانۆگەری بێتاوانی و سزایە. شانۆگەری بێتاوانی و سزا نوێترین بەرهەمی شانۆی گروپەکەیە کە لەم ساڵدا بڕیارە نمایش بکرێت. دەقی شانۆگەریەکە لە بەرهەمە شعرێکی نووسەر بەختیار عەلی وەرگیراوە و دەرهێنانی لەلایەن ڕێژەن جەمالەوە بۆ کراوە. ڕێژەن جەمال کە دەرهێنەری شانۆیەکەیە باسیەوە کە دەڵێ بۆ دۆزەخ ئەی بێگوناهان و یەکەم دەقی شانۆی بەختیار عەلیە و بۆ یەکەم جار لەلایەن گروپەکەیانەوە ئەخرێتە سەر شانۆ بە ناونیشانی بێتاوانی و سزا. لە شانۆکەدا چەندین هونەرمەند بەشداریەکەن و بڕیاریشە لە شانۆکانی سلێمانی و شارەکانی تری نمایش بکرێ بۆ هیوایەن کە بێتە هەولێریش چونکە ئێمە ناتوانین بگەڕێنەوە. بێتە هەولێر بێگومان خەڵکێکی زۆر لە هەولێر دەمێکە تینووی شانۆگەریە و حەز دەکا هۆڵەکانی شانۆ بەردەوام پڕ بێ و جمەی بێ لە ماوەی ڕابردوو پێم وایە ساڵی ڕابردوو بوو کە چەند شانۆگەریەک نمایشکرا هەم لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە کەرکووک لە هەموو ئەو شوێنانە جمەی دەهات لە بینەر ئەمە دەرخەری ئەوەیە کە خەڵکی تینووی کارە هونەریەکانن حەزیان بە شانۆگەریە حەزیان بە بینینی فیلمە سینەماییەکانە دەیانەوێت لە کۆنسرتەکان ئامادە بن لە پێشانگاکانی وێنەکێشان و تابلۆکێشان ئامادە دەبن و خۆشببختانە ئەوەی هاژە ئەمڕۆ هەمانە تیشک خستنە سەر ئەو توانە و بەهرانەیە کە لە گەنجانی هەرێمی کوردستاندا هەیە هەم لە منووسین و هەم لە بابەتە هونەریەکانی وەکو وێنەکێشان. ڕاستە. دەقی بۆ دۆزەخ ئەی بێگوناهان یەکەم دەقی شانۆیی بەختیار عەلیە و یەکەم دەقی شانۆیی بەختیار عەلیشە لە سلێمانی ئەخرێتە سەر شانۆ. ئەوەی کە بۆ من هاندەر بوو بۆ خستە سەر شانۆی ئەم دەقا یەک پەیوەندی بە پتەوی دەقەکەەوە هەبوو لە ڕووی
داڕشتن و لە ڕووی هەموو ئەو پایانی کە لە دقێکی جیهانیە هەیە دقێکی شانۆی جیهانیە هەیە هەستم کە لە دقەکەی کاک بەختیارە هەیەەوە زۆر جار تا ئەو حەدەش ڕۆشتوین کە ئەڵین ئەتوانین بڵێن ئەمە ئەم دقی بەختیار عالی یەکەم دقی شانۆیە کە بە هەمان ئەو ستانداردی لە جیهانە دقێکی شانۆی پێنووسراوە لێرش بە هەمان شێوە کاک بەختیار ئەم دقە شانۆی پێنووسیوە. ئەمڕۆ ئێمە ماوەی نزیکی 3 مانگە لە پرۆڤین ئەم ڕۆژانە ئیتر قۆناغی ئامادەکاری و ئاخر ڕۆژەکانی پرۆڤەیە نزیکە بینەوە لە نمایش ڕەنگە لە ناوەڕاستی مانگینۆیان نمایش بکەین لەم ئیشیان 9 ئەکتەر بەشدارن 9 لە باشترین ئەکتەرەکانی سلێمانی و لە بەوزەترین ئەکتەرەکانی سلێمانی. هیوادارم ئەو دقە کوردیانەی کە هەن ئەو دقە کوردیانەی کە بوون بە کتێب و دانراون لە کتێبخانەکانە دەرهێنەرەکانمان دەست بۆ ئەو کتێبانە و دەست بۆ ئەو دەقانە بەرن بۆ ئەوەی ئێمەش وەکو دنیا دقەکانی خۆمان بکەین بە پێشەنگی کارەکانمان و لە دنیاە ڕنگ باتەوانە و بڵاو بێتەوە. ماوەیەکی زۆر درۆ لە خۆمان هیچ هەست بەتەوانمان لێ هەستی پێ ناکەم بەڕاستی جوانەوە ئەم بەلەکەیەوە بەهەستەکانش تۆش وەک ئێمە هەڵوڵێک فێنە لەبەری کەوتی کێوە لەبەری کەوش نەمتوانم ڕاست باون هەوڵ یارمەکەی تۆشەش بۆی بە ئاسانترین شێوە ببیت لە بەرامبەر چەند ساڵێکی ساغەم دەمەکەنەوە زانم کە تۆ کارە ناکەم يا أخي ما شنو ريش ترى أولا تبلعها لا تضع حسك من ألمانيا بابەتەکانمان هەم گەنجانە هەم ئەدەبی و هونەر و نووسینە کە یەکێک لە تەوەرەکانمان تایبەت کردووە بە گەنجێکی بەهرەمەند ئەویش ئاکۆ حسێنە کە ئەم گەنجە بەهرەمەندە 8 پەرتووکی نووسیوە. ئێستا ئەزمموی بڵاوکردنەوەی ڕۆمان بە شێوەی زنجیرە و ڕۆژانە لە سوۆشیال میدیا تاقیەکاتەوە. ئاکۆ حسێن میوانی ئێمەیە لە ستۆدیۆ لەگەڵمانە و چەند ڕۆمانێکی هەیە وەکۆی هاژا ئاماژەی پێدا 8 کتێبی هەیە دواییان ئێستا خەریکی نووسینی ڕۆمانە پێمان خۆشە خۆی زیاتر باس لە ناوڕۆکی کتێبەکانی لە بەرهەمەکانی بکە لە ئامانجی نووسینی بکە کاگاکۆ بەیانیت باش خۆشحاڵی لەگەڵوانی ئەمڕۆ باشتر سپاس من بەخێر هاتی کاگاکۆ باش سپاسی ئێوە باشتر زۆر خۆشحاڵ بووم بەوەی کە ئەوڕۆ توانیمان بێکەوە کۆبینەوە کەمێ گفتوگۆ بکەین دەربارەی ئەو نووسین و بەرهەمانەی کە ئەمن ڕابردووان نووسیومە باش جا زۆر خۆش بێ بسەوتی خێرانداربی زۆر کوردیانەیە خێرانداربی کاگاکۆ 8 کتێبت هەیە وایە لە کۆی گشتیدا بە بڵاو کراوە و نەکراوەکان دەگاتە نزیکەی 30 بەرهەم ئەوەی کە ئێستا چاپ کراوە ئەوەی کە ئێستا چاپ کراوە و بڵاو کراوەتەوە 8 دانێ بزەبێت دەکرێت بە کورتی باسێکیان بکەی زۆر باشە چی دەبینێتەوە کتێبی شعریە ڕۆمانە چیرۆکە جا ئەمە چەند ساڵە خەریکیت ماشەڵا بەم تەمەنەوە ئەم هەموو بەرهەمە یەکەم بەرهەمم خێفڕۆژ بوو لە ساڵی 2010 بڵاوم کردوێتەوە بگورێت خێفرۆش ئەو بە زمانی ئەدەبیات نووسراوە ناوەڕۆکێکی جوانی هەیە یەکێک لە هەز دەکەم ینی بۆ خۆ بەڵام ناونیشانی کتێبەکەت هەولێریانەیە بزەبێت زمانێکی شیرین بزەبێت وایە کتێبەکانی دیکەت نە ئەوانی دیکە من ئادەم ئەگەر باسی ئەوان بکەی ئەمان چین ئەوانی دیکەش هەمویان ڕۆمانن تەنیا چیرۆک کتێبێکی چیرۆک و کە 23 چیرۆکن لەگەڵ دیوانێکی گەورەی شعری کە خۆی لە 500 دانە شعر دەگرێتەوە بەشێکی زۆریان نزیک 300 دانەی تەنیا شعری کلاسیکە ئەوی دیکە شعری سەردەمیانە و مەسنەوی و تێک هەڵچێش و چوار خشتەکەی و ئەوانەیە باشە کاگاکۆ چۆن خۆت داوە لە قەرەی شعری کلاسیک
بارەیەکە و ڕەنگە توانایە کە خوددا داوێت من خۆشم ئەوە نازانم. یعنی کەسێکی ئاسایی ناتوانێت دراسە بکات و فێر بێت ئەبێ وەکو بەهرەتێت تا بێ بەدڵنیایی و بەهارێکات وەگەر خوا پێت نەدا ناتوانێت ئەوەش بەلایەکی دیکەم دوێنێش و بیرم لەوە دەکردەوە ئەو من چۆن جورئەتی ئەوم کردوە تێک خەڵکێشم لەگەڵ شعرێکی ناڵیدا کردووە. دروستە ڕاستە چونکە ئەو زۆر زۆر جار قورسە. یەک هێڵ یاخود یەک کۆپلە لە شعری نالیە توانی دیراسی بکەی بۆ چەندین نووسین کتێبێکی لێ بەرهەم دێ یەک دێ ڕاستە. ئەنی بالضبط قورسە زۆر قورسە یا مەحوی ئەوانە قورسن. بە دوای ئەواندا من دەستم بە نووسینی ڕۆمان کرد یەکەم ڕۆمان خێفرۆش بوو باس لە سەردەمی بەعس و جەلادەکانی بەعەز دەکا و ناوەڕۆکێکی زۆر جوانی هەیە باس لە عشقێکی زۆر پتە و جوان و پاک دەکا. بە دواییدا ڕۆمانی من ئادەمم نووسی ئەو ڕۆمانە ڕۆمانێکی دینیە گفتوگۆی گەنجەکە لەگەڵ پیرەمێردێک کە لە مزگەوت ئاشنا یەکدی دەبن و یەکدی دەناسن بە ئاەتەکانی قورئانی پیرۆز دەسەلمێنێک کە خوددا پێغەمبەری خۆمانی چەند خۆشتر ویستێت لە چاو پێغەمبەرەکانی دیکە یعنی بەڕێدەگەی لە ڕێگەی عادی سۆ یعنی شتێکی زۆر جوانە. باشە با ئەوەی بدە دەستەمە عیلازەکی لەوە بکەین. ئێستا خەریکی ڕۆمان دەنووسی لە هەمان کاتدا ئەم ڕۆمانانە بە بڕگە جیاواز لە سوۆسیال میدیا بڵاو دەکەی وایە ئەم بیرۆکەیە چۆن سەری هەڵدا من چونکە لە ماوەی ڕابردوو بەڕاستی چەند نووسەرێکی دیکەشم بینیوە هەمان ڕێچکیان گرتوێت. بەڵێ ئەوە خوێنەرێکی زۆریشیان هەیە بێگومان ئەوە ئینسان حقیقت نەشارێتەوە خۆش ئەوە ئیبداعی کاگ وسامە جەمیل بوو و من خۆشم کاتێک چەفیقاوەی یەکەم بەرهەمی من بوو لە سوۆسیال میدیا بە ئەڵقە پێشکەشی بکەم من ئەدەبەن ئیزنم لێ وەرگرت پێم گوت کە ئەمیش پێم خۆشە شتێکی وا بکەم چونکە من هەم شارەزاییەکی باشم لە زمان هەیە هەمیش ئەتوانم ڕۆمان نووسم لە هەمان کاتدا و چیرۆک نووسم شاعیریشم خوا خێری بنووسێ کە هاندەرم بوو ئیدی دەستم پێکرد چەفیقاوەی کە خۆی لە 111,000 وشە دەبینێتەوە وشەی زۆر جوان و پەتی کوردانەی تێدایە زۆر وشەی تێدایە کە نوێن یان دروستکراوی خۆ من دروستکراوی خۆت وەکو چۆن یانی دەکرێت دوو وشە سێ وشەمان پێ بڵێ کە دروستکراوی خۆت بن ئەگەر لە خەیاڵت بێت وڵا لە 111,000 وشەدا بەخوام بیرم نەماوە ناوەڵا بەڵام لە کاتی خوێندنەوەدا ئینشاءڵڵا هەستی پێ دەکەن کە ئەو وشانە چەندە جیاوازن لە چاوشەکانی دیکە تیایدایە بە دڵنیاییەوەش. باشە کاگاکۆ بە پێ و ئەزمونەی کە هەچە لە نووسینە ئەو باسی شعریشت کرد خۆت لەگەڵ خوێندنەوەی ڕۆمان و لەگەڵ شعرا چۆنی چونکە زۆر جارە بینین شاعیرەکان نووسەرەکان خۆیان لەوانەیە بەهرەی خوێندنەوەکەیان نەبێت بەڵام تۆ بۆ پێی کە ئەچیتەوە ناو سۆشیال میدیا پێویستەکە بەم شێوە مۆدێرنە بەرهەمەکانت ئاشنا بکەی بە بیسەر و بینەر چیەکەیت؟ طبعا سۆشیال میدیا ئێستا کە شۆڕ بۆ تۆ بەناو هەموو کایەکانی ژیاندا ئەنی تاکە شتێک کە ئەتوو تاکە هۆکارێک تاکە بەردەستێک لە بەردەستی ئینسانەکاندا سۆشیال میدیا ئەنی غێری سۆشیال میدیا تو ناتوانانی هیچ شوێنێکی دیکەدا بەرهەمەکانت بە خەڵک بناسێنی. بۆچی ناتوانانی لە هیچ شوێنێکی کە؟ آخر ئەزانی چۆنە دەگەڕێتەوە سەر خودی جوهدی کەسەکە ئێستا من یەک لە خۆم من هەتا ئێستا لە هیچ ڕاگەیاندنێک تەکلیفم نەکردووە هاوکارم بن بۆ ئەوەی من بتوانم بەرهەمەکانم بناسێن. باشە لە کۆڕ کۆبوونەوەکان بینەر پێتوانیە کە ئامادە بووان ئێمە ینی کە حەزەکەین گوێمان لە بابەتێک بێت خۆت ینی ئەم ڕێگەیت نەکردوتەوە بۆی لە کۆڕێکی شعریە لە کۆڕێکی دەبیا باسی کتێبەکانت بکەیت بەرێ بێگومان لە چەفیقاویدا ناساندنمان بۆی کرد لە ئادەم و ئەوەش کردم لە خێفرۆشش کردومە لە هەموو بەرهەمەکانم کردومە بەڵام مەبەستم ڕاگەیاندن بۆ ئەمن نهاتومەتە سەر شاشەکان قەت کەواتە بە خۆشحاڵیەوە یەکەم ڕاگەیاندنەوە شانازیە بۆ ئێمە گەنجێک لە مێژوەکانی ژیانی من باشترم هیچ لە نووسەرەکان ئەوانەی کە دیارن و ئەزمموی چەند ساڵی شعر و نووسین و ڕۆمانیان هەیە خوێندنەوەیان بۆ کتێبەکانت کردووە مەسە هەڵسەنگاندنێک بکەن پێت بڵێن کاگاکۆ ئاستی تو باشە بەم شێوازەیە خۆی زیاتر هەان بدرێت خۆی ئەوە دەگەڕێتەوە بەو جۆرێک کە ئێستا بۆ پرسیاری ئەتو جەناب بدەکە خۆ دەگەڕێتەوە بێمتمانەی نووسەر بەخۆی
من ئەگەر هەک بەم پڕ نەبێ نیان بینوسم ڕاستە. من ئەگەر زانست و زانیاریەکی باشم پێ نەبێ دەست بە نووسین ناکەم ئەو کاتێ ئەم من هەک بەم بەتاڵ بوو ئەو دەمە ئەمن دێم پرس بە تو دەکەم ئارێ بەرهەمەکەم باشە یا خراپ بەڵام بۆچی وا لێکی بدەینەوە کە ئەمە بێمتمانەیە لە کاتێکدا زۆربەی نووسەر گەورەکانش خوێنەوە بۆ کتێب یەکتری دەکات یعنی ئێستا بۆ نمونە مامۆستا حەمەد سەعید هەر یەک کتێبی هێ ڕەخنە تەنیا لە بەختیار عەلی یعنی بابەتێکی زۆر نۆرماڵە زۆر شتێکی سادەیە بەڵام ئەو بەختیار عەلی داوای لێ نەکردو وەرە ڕەخنەم بۆ بگرە ئەمە سعید حەسەن خۆی چۆ ڕەخنەکەی بەڵام گرتووە ئەزمموی تۆ ینی کە تازە دەست پێ دەکەی ئاسایی نیە بۆ من شتێکی ئاسایی و سادەیە ئەگەر ڕەخنەش بگیردرێ زۆر سادەیە چکە من بەجددی من تازەم لە ناو بوارەکەدا تازەش نیم ئەوەندا بەڵام نەهاتومەتە بەردەم شاشەکان هۆکارەکەش بۆ ئەوەی دەگەڕێتەوە ئەمن خۆمم بە شایان نەزانیە نابێگومان زۆر شایانی زیاتری لە بەرەوەی من پێم وایە گەنجێک لەم تەمەنە ئەم هەموو کتێبەی هەبێ بەس ڕاستی بیڵێندان پێدانانە بکەین کە گەنجێک هەیە تەنانەت نەیتوانیوە تا ئەم تەمەنەی یەک کتێبیش لەم شێوەیە بخوێنێتەوە جا چ جایەوەی کە چەند کتێبێک بنووسێ ئەمە هەڵبەتجی شانازیە کە بەڕێستان بەم شێوەیە جا ئەوەی چەفیقاوی زۆر سەرنجی ڕاکێشام زۆر حەزەکەم لە بەرەوەی زۆر جار کاک ببوورە بن لە ناوە زۆر خراپە کاگاکۆ نەجارە ناوی هەکاریشم بیرەچێتەوە لێم مەگرە نووسینی کتێبێک و بەرگەکەی ناونیشانەکەی تا چەند کاریگەرە لەسەر خوێنەر ئێستا مە یەکسەر سەرنجی ڕاکێشام جا من کاک محەممەد زانا کوڕی گەنجێکی تازە پێگەیشتووە خەڵکی کەرکووکە لەگەڵ ئەو لە خۆشەویستی بۆ نووسینەکە چکەم ئەڵقە بڵاوم دەکردەوە خوێنەریشم ئەلحەمدوللا لەخوای بەزیاد بێ لە هەموو بەش و شوێنەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش هەیە کە ئەوەندە سەرسان بوو گوتی بەرگەکە ئەمن دەیکەم دیزاینەکەی بەیە کۆتوانیمان ئەو دیزاینە و بەرهەم بێنین و شتێکی دیکەش لە ڕۆماندا من لە ڕۆمانەکانمدا شعری زۆر جوانی تێدایە ناو ڕۆمان شعری تێدا بێگومان شعری هەر زۆر ینی لە زاری کەسێک شعرەکە دەجێڕدرێتەوە شاعرەکەمە هەڵبچڕم بچڕم بۆ خۆتانم هێنا ئەو بۆ خۆتان ئەوەر بۆ منە هەکار بۆ تۆنی باش قەی ناتوانم دوایی بیەم بە هاکاریش بیخوێنێتەوە خوا خێر بنووسێکی باشە بۆ نمونە هیچ لەو شعرانەدا خەیاڵەکە لە نێو ڕۆمانەکە نووسیتت ینی چەندێڕێکت لەبەر بێ بتوانێت یان لە نێو کتێبەکە بەگوتی پشتەوەی ئەها شعرەکە شێک لە شعرەکانی تایە حەز دەکەم عاشق بوومەوە بسووتێم و بتوێمەوە ئەتۆش بکەم بەکانی ژین لە پێچێکدا بتخۆمەوە بەڵام ئەفسوس چا و نفوس لێ ناگەڕێ لە شعرمدا بەیانت کەم هەر هیچ نەبێت پەیکەرێکرد لە وشەدا بۆ ساز بکەم طبیعی ئەوە ئەمە شارەکەی لەسەر پشتی کتێبەکەیە بەرگ و دیزاینەکەی بۆیە هەڵم بچڕی زۆرم حەز لێ بوو لە بەرۆی بەرگەکەی ئەو زۆر جوان چاپ کراوە ناوەندی ئاجی قادری کۆی چاپیان کرد ئەوان کاری ئاکۆ خوێندنەوە بۆ نووسەر بەڕای من ئەمەیە کە دەست بەرکەوتنت هەبێت لەگەڵ لاپەڕەیە ئەوەش یەکێک لەوە کارەکان بینینە بەڕاستی بێگومان ئەوە شتێکی ڕێژەیە ئێستا بۆ نمونە گەنجێک کە کرێکارە ئەو بەڕاستی ناپەرژێتە سەر ئەوەی بچێتە بازاری ڕۆشنبیری و ناو کتێب فرۆشان کتێب بکرێت تااقەتی نییە بەڵام شەو کە ئەڵلقەیەکی کۆمێدیایی چەفیقاوە یا ئێستا کە ڕۆمانی گەڕێک شەوانە بڵاو دەکەمەوە پڕ بەدڵ با بۆ پەڕی حەزی خۆیەوە دەیخوێنێتەوە ئەنی ئەوە یەکێکی دیکەی لە هۆکارانەی کە چینەکانی دیکەش ئەتوڕادەکێشیتە نێو دنیای خوێندنەوە باشە کاک ئاکۆ جیاوازی لە نووسینی ڕۆمان لەگەڵ بابەتەکە ئەدەبیەکانی دیکە چیە ینی لەگەڵ چیرۆک لەگەڵ شعر لەگەڵ هەموو ئەمانە ئایا پێت وایە ڕۆمان زیاتر سەلیقە و توانای نووسەری دەوێت بۆی کە بەتایبەت لە وەسف پێدان بێگومان ڕۆمان زۆر قڕسترە لە هەموو بەشەکانی دیکەی ئەدەبیات هیچ شتێکیان وەکو ڕۆمان قڕست نییە ئێستا شعر هەموو کەسێک دەتوانێت شعر بنووسێ کەمێک سەلیقی هەبێ ئەتوانێت وشەکان ڕیز بکە بەڵام ئایا لە کۆتاییدا ئەبێ بە شعر ڕەنگە نەبێ بە شعر وانە بەڵام لە کۆتاییشدا هەر ناوی لێ دەنرێ شعر بەڵام شعرێکی بە پێز نییە بۆس بۆ ڕۆمان قڕسترە لە هەرموو بەشەکانی دیکە چیرۆک بابەتێکە و یەک دوو سێ چەند کارکتەرێکی تێدایە و خلاص بەڵام لە ڕۆماندا نا بیست ڕووداوی هاتیە 100 کارکتەری تێدا تۆ وەرە وەسفی هەموو شوێنەکان بکە وەسفی ڕوخسار و کەسایەتیەکان بکە طبیعەتی کارکتەرەکان دواتر وەرە لێکیان گرێبدەوە پەڕی یەکەم لەگە کۆتا پەڕیەوە دەبێ هاوپێچی یەکدی بێ نابێت دژیەکی تێدا بێت
بەڵام لە چیرۆکدا وانە لە چیرۆکدا چووکە کورت هەموو شتەکان ئەتوانی بپەرژەیتە سەری بەڵام ڕۆمان قورسترە زۆر لەوە کە ئاوها بە ئاسانی ئێمە قسەی لەسەر دەکەین. باشە هەوێنی نووسینی تۆ چییە؟ یەکەم شت با ئەمە بگەڕێنەوە بۆ ئەوەی حەزە دوو بەهرەیە سێ ئەو هەکبەیە کە ئەمن حەز دەکەم پڕ بۆ لەکنم کە پڕ بۆ ئەی بۆ لە سەرنجامی چی پڕ بووە؟ دیسان پێم گوتی خوێندنەوە من کە دەخوێنمەوە شتێک لە مێشکی من ئینتاجە بێ شتێکی نوێ دێتە بەرهەم کە ئەو شتە نوێ هاتە بەرهەم با تۆش ئیسیفادەی لێ بکەیت دێخەمە سەر ڕووپەڕی فەیسبوک یا کتێبەکە. لە وەسفاتۆ زۆر بێوێنەی کاتێک ئەتوێت ناساندن بۆ کارکتەرێ بکەیت لە ناو ڕۆمانەکەیە وەسفی ئەو کەسایەتی و کارکتەرەیان ئەو ژینگێ ئەو شوێنە وا ئەەکەی کە من هەستکەم سەیری دیمەنێکەکەم جا پێم خۆشە هەنێک لەو شتەمان بۆ بخوێنیتەوەیان بۆمان باسکی خۆت. یەکێک لە سیفەتەکانی نووسەر ڕۆمان نووس ئەگەر نەیتوانی وێنە بخاتە بەر چاوی خوێنەر بەڕاستی نووسینەکەی کرچ و کاڵ دەبێت یاخود ئەگەر ئەوەش کە شتێکی زۆر سادێ بەڵام لەوە قوڕستر بیکا دەبێت وا هەست بکە خوێنەر ئەندامێک یا کاراکتەرێکی ناو ڕۆمانەکەیە دەبێت وا هەست بکە لەگەڵ ئەواندا من ئەلحەمدوللا لەوە کە خوێنەرەکان ڕۆژانە یان شەوانە کە نامەیان دەنات هەمویان هەست بیان بەوە دەکرد کە خۆیان یەکێکن لە ئەندامان دوو دێڕ لە نووسینەکان بخوێنەوە بخوێنەرە دەزانین مەبەستم لە چیە؟ مەبەستم لە نووسینە سادەیە زمانە هەولێریەکەیە کە نووسیتی ینی نازانم کە من لە خۆمەوە بەدڵی خۆت بیخوێنەرەوە ئێرێک تێ ڕۆمانەکەم کردەوە باشە بەڵام ئەوە سەرنجی ڕاکێشام دەڵێ گوتی حازری لۆت بنێرم گوتم ڕسمی نات بەس چەفیەکی ڕەنقاوەی بوو قیچەک سوڕەیای تێدا بوو بەو حارش زۆر درم خۆش بوو ویستم وەشی قارەوەی دیسان فڕەچی لە ژۆرە غاردەم بەس ترسام میێوان لەو دیوی برێن ئەو کتە چیە زۆر جوانە بە تایبەت کاتێکە ینی زاراوەیەک لە ناوچێکی جیاوازەوە ئەخوێنیتەوە یەکسەر ڕاستە خۆت باتە ئەو شوێنە ینی بیرەوەکەیت و کۆڵانێکی تەیراوایە گوێت گرتووە. جا من بۆ خۆم لە دایک بووی شاری گەڕێکی بەستە پیوازەم ینی شعبیترین گەڕەکەەکانی هەولێرە خۆش ئێستاش من چاوم هەر لەو گەڕەکەیە بەو تەمەنەشەوم زمانەکە زۆربەی ئەو شوێنێک کە ئەتو تێیدا دەژی ئەو ژنگەی کە ئەتو تێدای هۆکارە بۆ ئەوەی کە ئەتو بتوانانی زمانت پاراو بێت خۆی دەبوو پرسیاری ئەوشتان لێمە کردە بۆ زمانە دەنووسی سیارمان کرد سەرەتا جوابم داوە ئەرێ ڕەنگە بیرم چوو بێت هۆکارەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە پێشکەشکار تەرکیزمان باشە زۆر باش وەڵایم تەرکیزم خراپە باشە خۆی ئەمە دەبێت وشەی شارەکەمان بپارێزین ئەمە ئەگەر من تۆ ئەو ئەوی دیکە هەرێکێ لە ئێمە ئەگەر بە ئەرچی خۆی نەزانێ خۆ کاکە من ناتوانم دەوڵەتی کوردی دروستکەم بەس خۆ دەتوانم زمانی شارەکەم بپارێزم ڕەنگە نەتوانم زمانێکی ستاندار دروستکەم بۆ هەر 40 ملیۆن کوردەکە بۆ هەر 40 تا 60 ملیۆنی نازانم شتێکی وایە ڕەنگە نەتوانم دەوڵەت دروستکەم یان زمانێکی دەوڵەت بە هەمومان بە هەوڵدان بەهاندان هەر یەک لە ڕێی خۆی لە شوێنی خۆی کاری خۆی بزەبت من کە زمانی شارەکەم دەپارێزم سبەی نییە خەڵکێکی زیرەکتر و زرنگتر دێنە مەدان سوود لەو کتێب وەردەگرن لە وشەکانی ناوی وەردەگرن ئەگە هەر یەکێک لە شارەکەی خۆیدا کە بە زمانەکەی خۆی نووسی و قسەی کرد و پاراستی و پاڵاوتی یعنی لە کۆتاییدا بۆ ئەو لێژنەی کە سبەینێت دروست دەبن و دێنە مەدان ئاسانتر دەتوان زمانە ستانداردەکە دروستکان بۆ چەفی قاوەیت هەڵبژارد و وەکو ناونیشان ئەو دوو دێڕێ خوێنتەوە ڕێک ئەو هۆکارەکەیە وێنەی خات و سوڕەیە کارکتەری سەرەکی ڕۆمانەکەیە کە وێنەیەکی بۆ ناردم لا ماسنجەر ڕێک بۆ جۆرە بوو و ئەو ڕۆمانەیش بزەبت ئەو وێنەیە هۆکاری بوو بۆ کە ڕۆمانێکی 111,000 کەواتە کاگاکۆ نووسینی ڕۆمانەکان ژیانی خۆتی تیا ڕەنگ داوەتەوە؟ 190 ژیانی خۆمە ئەوی دیکە ژیانی تو ئەوی دیکەیە جا من لەوانەیە لەهجەی هەولێرەکەم باش نەبێت خراپ نییە دەمێکە لە هەولێرم ڕاستە بەس زامەتوانم خۆی بیخوێنمەوە ئەزە هەر باسی هەنجیرەکەی دەکرد بابی شمنەی دەگۆ ئەوڵایە من نییە ئەوڵایە من نییە گردنی بستەک برند کردبوو کەیفی بەخۆ دەهات کاگازات گوتی
وەڵاو جا با هەر شیرین بێ بە من چ وەک دوو قلانم لۆنە نێرن بخۆم مەتحی چ بکەم گوتم ئەو هەفتەی بچینەوە گوندێ لە هەنجیرێ حەوشێ خۆل لەنگۆ گوندێنا گوندی گوندی بچینەوە گوندی لە هەنجیرێ حەوشێ خۆل لۆنگۆ بە قسووسی دەینم وەکی ئەو هامگۆ بابم چاوی زەق کردەوە تێگەیشتم قەوماندیتم ئازە گوتی لۆ ئەوە ئێخۆ نییە مادام ببوورە ناتوانم وەک خۆتان شیرین قسەی پێ بکەم قەیناکە فێر دەبی بیخوێنەوە بیخۆن بەردەوام بم نا ئەستن لە داهاتوو ئەگەر ئێستا ژنان لە داهاتوو تا لەوانەیە ئەم ڕۆمانێت تۆ تەواو بکەم ئیتر زمانێکی پاراوی هەولێریم هەبێ وە نییە وەڵاهی ئەگەری زۆرەوە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەتو برێ فێر ببی مەلۆنا ئەتۆ برێ فێر ببم ئینشاءڵڵا ئینشاءڵڵا باشە کاگاکۆ نووسین تا چەند پێویستی بە زمانە سادەکەیە بەم زمانێ بالضبط جات پێویست بە ئەوەش باز بکەین ینی قڕس نووسی ئەوەندە مهم نییە ئینسان هەتا سادە بنووسی ینی بە چێشتر دەبێت زیاتر شۆڕ دەبێتەوە بۆ ناو ناخی خوێنەر دوایی ئەوەندەی قورسە کە ئەتوو بە سادەی بنووسی ئەوەندە قڕز نییە کە ئەتوو ئەگبێ بە قورسی بنووسی ینی قڕز نووسین هوەر نییە هەموو کەسێک دەتوانێت بە قورسی بنووسێ شتێکی زۆر سادەیە بەڵام ئەتوو وەرە قورسەکە سادە بکەوە هوەرەکە لەوەدایە ینی تەواوە زۆر دروستە بەڵام پێتوانیە ئەمە تۆزێک لە بڕینی ناوچەکان قورس بێ یعنی بۆ نمونە بڕینی لە سنووری هەولێر قورس بێ ئەوەی کە ئێستا هاژە مەسەن خوێندیەوە کە هاژە دەمێکیشە لە هەولێر دەژی بەڵام بە دروستی بە سەداسەدی نەیدەتوانی وشەکانی هەولێرێ چۆن ڕخنەم لێگرێ ناڕخنە نییە مەبەستم کارێکی زۆر دەرگیت لێ بکەم ئەمە لە هەولێرش خەڵکەکمان هەیە ئێستاکە من دەمێریش باسم کرد پێشی بەرنامە دەست بکە خەڵکێک هەیە لە تەمەنی بابمدا نازوانێ وشەکان بخوێنێتەوە هەتا ئەم چرکە ساتەش ئەنی خۆ من بۆ گلەی لەو خانمە بکەین کە هەنە ئەمە گلەی نیە خۆ ئەگەر کتێبێک بنووسێ بە شێوەزاری تەواوی بابانیەکان ناتوانم وەکو هاژە دەری ببڕم وایە ڕاستە نووسینەکە ناوچەیە بەڵام لە پێششدا من پێم گوتی من ئەگەر زمانی شارەکەی خۆم ئەو زمانی سلێمانی ئەو دهۆک ئەو ئەگەر ئێمە بە هەمومان زمانی شارەکەمان بپارێزین لە کۆتاییدا سبەنێک کە لێژنەیەک دێتە مەدان زمانێکی ستانداردمان بۆ دروست بکە پەکی ناکەوێت لەوەی ئەرێ لە زمانی هەولێرە دەبی چ وشک بەکار بێ بۆ ئەو دەستەواژەی کە ئێمە مەبەستمانە لە زمانە ستانداردەکە بەکاری بێنین ینی پێم وابێ بە تۆ سێم نووسەرە تا ئێستا بە زمانی دووەم سەرم کاگوسامە یەکەمە ئەمن عزیزی مەلای ئەو یەکەمە هیچ ئەو یەکەمە ئەمە هەر بەبیرنەوە ببوون داوای لێبرن لە کاک عزیزەکەم بەڵێ ئەو یەکەمە ئێستا من لە فەیسبوک دەیبینم هاوڕێدی کەشم هەیە هەر بەو شێوە زەرە ڕۆژانەیان هەفتانە بابەت بڵاو دەکەنەوە ئەنی خەڵکی دیکەش ئێستا دوو گروپی زۆر باش و گەورە هەبوون تایبەت ینی گروپێک 8 ساڵە هەیە گروپەکەی دیکە 5-6 ساڵ بوونی هەیە هەموو ئامانجیان پاراستنی زمانی هەولێرە مەبەستەکەش بۆ ئەوە نییە عنسوڕیەت بی ینی ناوچەی ئەمە پێویستە عنسوڕیەت نییە ینی هەر کەس پێویستە ناوچەگەری خۆی بکات من زۆر جارەڵێم ئەگەر ئێمەی کورد کەمێک ئۆنسور بووینە بەڕاستی ئێستا زۆر دەمێک بوو وڵاتمان هەبوو بەدڵنیاییەوە ینی ئەنسوریەت پێویستە هەمان بێ بۆ پاراستنی کولتور و زمانی خۆمان ئەمن ئێستاش ڕاستە خەڵکی هەولێرم بەڵام زۆر شانازی بە سلێمانیەکان دەکەم لەبەرەوەی لە تەمەنێکی کەم 300 ساڵ تەمەنی کەمە شارەکە هەولێر 7-8 ساڵ عمریتی وانە ینی سلێمانی بەو 300 ساڵە توانیوێتی لازەیەکی تایبەت بە خۆی دروست بکە ئێمە 7-8 ساڵ تەمەنی شارەکەمانە ئەز ئێمە نەتوانین زمانی شارەکەمان بپارێزین و دوو کەلیمەی پێنەنووسی ئاخر بەجددی ئەخۆ ئەوەی سلێمانی دەکە عنسوڕیەت نییە و من شانازی بە گەنجێکی دووەکیش دەکەم ئەگە بە زمانی خۆی قسە دەکە یا هەورامیەک ڕاستە هەڵبەت ئەو پێشەنگی تۆشکە کردوتە ئەوانەی پێشخۆشت کارێکی زۆر جوان و باشە ئەوە بێتەوەی کە هاندان بۆ گەنجی دیکەش و لەوانەیە خوێنەر زیاتر ینی چێش ببینێ لە خوێندنەوە کە بزانێ بەچی ئاڕوادی وێناکەی زیاتر بێتە بەرچاو بەدڵنیاییەوە من تازەش باسم کرد ئێستا ئەو کوڕە گەنجە محەممەد زانە خەڵکی کەرکووکە من ئێستا ڕۆمانی تاروماریشم پێش ئەوە بڵاو کردەوە پێش ئەوەی گەڕک بە زمانی ئەدەبیات نووسین یەکێک بولەوانە کە گوتی من چی دیکە ناتوان بخۆنەوە دو بە زمانی هەولێرە نانووسی لە کاتێکدا و خەڵکی کەرکووکە
لە کفری لە کەلار گەرمیان بەگشتی یان لە هەڵەبجە و سلێمانی لە هەموو ناوچەکاندا کە خوێنەرت هەیە هەموو زمانی جیاوازن خەڵکی هەولێرنین بەڵام ئەوەندە چێژ لە زمانی هەولێرێ دەبینن ینی ئەوەندە هاندەر من لەوەیە من بە زمانی هەولێرێ بنووسم پێم ناڵن ئەوەندە تو بە زمانی ئەدەبیات بنووسە. کاک ئاکۆ ناونیشانی ئەم کتێبە خێ فرۆشە خێ لە هەولێر دەڵێن خێ خۆی خوێە خوێ بەڵام خێشی پێوترێ لە بەڵام کە ناوەڕۆ کتێبەکە سیر دەکەین پێچەوانەی با بڵێن بەزەوە سوێر نییە شیرینە ناوڕۆکەکەی شیرینە. ئەوە ئەو کاتش بەو پرسیاریان کرد کە 2010 هۆکارەکە ئەوەیە بزانە خوێ سێ پیتە خێ دوو پیتە ینی اقتصادیت کردێ لە بزەبەت ئەنی ناو هەرچەندی ئەو ناوانەیە کە دوور و درێژن چەند ناخۆشن ئەمن کتێب هەیە ینی یەک ڕستی دوور و درێژە من تااقەتی خوێندنەوەی ئەو عینوانم نییە بە واوە مشکلە دروست دەبوو ناوەڵا دروست نەدەبوو بەڵام تازش مشکلە نیە تازش مشکلە نیە باشە لە زمانەوانیە پێویست بە چییە کات ینی تۆ ئەمە ئاسان نییە خۆشت وتت نووسینەکە بۆ خۆی ئەرکێکی قورسە دواتر لەهجەکە عینەن شت وشەمان هەیە ئێمە بێ بگەڕین بە دوای سەرچاوەکەی تەنانەت کە کوردیشە باشە ینی وشەی کوردیمان هەیە بەڵام پێویستەکە بزانین لە چیەوە هاتووە ئەمە لەکوێ دراساکەی لەکوێ سەرچاوەکانیە دۆزیتەوە. گروپێک هەیە بە ناوی فەرهەنگ و وشەدانی زمانی کوردی لەوێن دەرێ هەموو شەکان ئەلحەمدوللا ینی خەڵکی زۆر باش و دڵسۆزی تێدا هەم لە کوردستانی ئەودی و کە ئەوان زمانیان لە ئێمە تا ڕادێک پاراوتر و باشتر و پارێزراوترە خەڵکێکی زۆر لەو دیوی تێداوە خەڵکێک و پسپۆڕانێکی زۆری زمانی کوردی تێدا من لە هەر شوێنێکدا کە عاتڵ بم پەیوەندی بەوانەوە دەگرم لەوێن دەرێ پۆست دەکەم ئەوان وەڵامم دەدەنەوە. سوودت لە گروپی لۆ وەرگرتێ لە فەیسبوک گروپی لۆ هەیە هاژە لە فەیسبوک گروپێکە زۆر لە نووسەران لە هونەرمەندان لە خەڵکی ڕەسەنی شاری هەولێر تێدان شت دەنووسن هەموو نووسینەکانیش بە زمان و بە شێوەزار و دیالێکتی هەولێری دەنووسرێت ینی نووسینەوەی هەموو چیرۆکە با بڵێت کورتە چیرۆکە دەنووسرێت سوودت دێوەرگتووە وەک ئەمن بەخۆمیشە بەکارهێنان و شەوەرگتن ئەمن بەخۆم یەکێک بووم لە دەخوێنمەوە بابەتەکان وشەی زۆر جوانی تێدا بەخۆم یەکێک بووم لە ئەندامە هەرە زووەکانی ئەو گروپە لە 2014 ئەندام بووم لەوێ سەرەتای دروستکردنی بوو تا ئەم چرکە ساتەش من ئەندامم لەوێ ئەگەرچی جاروبار هاتنە دەر و گەڕانەوە ناوی تێدا بوو بەڵام هەموو ئەو پۆستانەیە من لێوێ دەم کرد کۆمکردنەوە لە چەفیە قاوەیدا بەکارم هێناوەتەوە لێ زۆر جار خوێنەرەکان لە چی پێ دەڵێن لە خوێنەرەکانم لە ئەکاونتی خۆم لە کاتی پۆستکردندا پێیان دەگوتم داگو ئەو شتانە دووبارن لە پێشدا هەبووە کاکە من خۆم پێشتر بڵاوم کردوێتەوە ئی خۆم بووە بەڵام لە گروپی لۆ بڵاوم کردوێتەوە بەڵام کە ئێستا لەوێ هێناومەتە دەرەوە خستومەتە سەر پەڕی کتێب ئەوێ مەسەلەکان باشە پرسیارەوەم کرد هەوێنی کارەکانت چییە وتت خوێندنەوە ئەمە کاریگەریکی زۆر زۆری هەیە لەسەرت نووسەر پێویستەکە ئەوەی ئەنووسێت ئەوەندە بخوێنێتەوە یاخود چۆن و ینی لەگەڵ خوێندنەوەیە چۆن بێت پێویستەکە ئەو هەوێنێکی هەیەی خوێندنەوەکانی وەکو چێشتی مجێوەر بێت واتە لە هەموو بابەتێک بێت یان بچێتەوە سەر تەنها سەرچاوەیەک بۆ نمونە دینیە سروشتیە بابەتی ژینگەیە بێگومان تۆ زۆر جار پیرەمێر دەڵێڵە کە کاتێبی بە خوێنەر ئەگەر تەنها بە یەک بابەت بخوێنیتەوە وەکو مەعیدێکی نەخۆش وایە کە بەردەوامە بێت شۆربای بیتێ بەڵام تۆ گەر لە هەموو بەرهەمێک بخوێنیتەوە لە هەموو بابەتەکان دینیە غەیرە دینیە نیشتیمان پەروەریە هەر شتێکی بێگومان هەموو ئەمانە وات لە یەکات دەوڵەمەندتر بیخوێنەوەکەت بۆ هەوێنی نووسینی زیاتر خۆی خوێنەر دەبێ گشتگیر بێ لە خوێنەوە ڕاستە شارەزایی یەک بابەت هەبی بەگشتی ئەوە زۆر باشە بابەتێک هەبێ لە ژیانەدا تو شارەزایی زۆر سەدانەوە سەدە چەندە لێت هەبی زۆر باشە بەڵام نابێت لایەنەکانی دیکە فەرامۆژ بکەیت ئەبێت لە هەموو ینی لە هەموو شتێکدا شتێک بزانی خراپ نییە وەک چێشتی مجێورەکەی باست کرد بەشی دوم پرسیارەکە چۆن بوو وەڵڵاهی وتم کەواتە تۆ لایەنێکت هەڵبژاردووە زیاتر لە نووسینەکان تا ڕنگ باتەوە بۆ نمونە فەلسەفیانە بێت دینی بێت نیشتیمان پەروەری بێت نەنە تێکەڵە وەک چێشتی مجێور بزەبت لە هەموو بابەتەکاندا تێدا چکە ئەو من ئادەمم دینیە خێفرۆش باس لە جەلادەکانی سەردەمی بەعەز دەکا چەفیە قاوەی باز لە ئەو
زیاتر ئامانجم لێی پاراستنی زمانی هەولێرە بوو بەڵام عشقێکی زۆر جوان و سادە و ساکاری تێدا کچەی دەفژەن بە هەماشەوە عیشق کۆمەڵایەتی ینی دوو ڕووی کۆمەڵێ لەو هەردوو من و هاژە خوێنمانەوە تۆش دوو دێرمان بۆ بخوێنەوە بزانین خۆت چۆن دەیخوێنیەوە با زیاتریشمان بۆ بخوێنێتەوە دوو دێرنا چونکە خوێنەوەی ئەولانەکەی پێتاوا بکەین کاتی بەرنامەکە دەرفەتنایەکی لە حەزەکەین باشە هەر پەڕ یەکەمە خوێنمەوە باشە بەڵام بە کورتی سوپاس دەکەین بۆی کاتەکەمان زۆر باشە مارن لە بەستە پیوازەی بوو قیڕۆی پلکە بەجیسی مام عولا قوڵەی لە گوندی ڕاهات گۆتی سبەین وەرنداکم ژنێ دەینی قیڕۆ قیچەک جێلۆکە بوو شەرمی دەکرد برێژنێ دەینم نەکو گەمەی پێ بکەن قیڕۆن ناوی بەخۆوە بوو دەتەگۆ چووپە ڕەش بوو کەپوی زۆر گەورە بوو بەس خوا تۆرەی لۆ کردبووە چاوەکی داوێ گچکۆکە هەر هەندی دنکە ماشەکی بوو قەمیسەکی حەریری قاوەیی شەروارەکی فشی ڕەساسی پێراوەکی زەهابی لە پێ بوو پرچە گڤەکەی لۆسەرێ هەردا بووە دەتەگۆ شێر بە ڕوویدا نەڕاندیتی کارتی بوچێنیمان لێ وەرگرت بابنگۆتی سبەی دێن ئینشاءڵڵا سبەینە زووە خۆکەتین چوینە گوندی نانی نیوڕانن خوارد وەسەکەتین لۆ مزگەرتێ جەماعەتن کرد و هاتینەوە مارێ عولا قوڵەی مام عوڵایەکی پوخەی لە ڕیلاوازی چاو گچکۆکەی سمێر ژەنگاوی بوو جەمەدانی بە خواری دەباست لە بنەبانێ دانیشت بوو لۆ خزمان قسەی دەکرد هەتا هێوارە خەرک شای کرد و هەر پەڕی و دوای هەر کەس چۆ مارە خۆی ئەمەش چوینە خانیە خۆنکار لە گوندی خانیەکەن هەبوو مارن لەوێ بوو بووە تەقا پاش نانی هێوارە بووە تەقا هەڕەش کە چینە دەرێ بینیمان قیڕۆ هەڕەشە لە عوڵای بابی دەکاتن خەرچی ئەو گوندەشان هەموو لە دەوری خڕبوو بوونەوە قاسمی زبێدێ گوتی قیڕۆ مەسەلە چییە لۆواکەی ئەتوو تازە زاوای کوی دەبی ئەو هابکەی قیڕۆ گوتی وەڵا داکتان ئەوە جوێنە جوێنەکەی ناوێت جوێنەکە دەدا دەڵێ یەک و تێنەیە لەم هەمووتان دەبژم مادەم دەتان زانی ژنینان ئەوەندە خۆشە لۆ چەند لە مێژ زووتر لۆتان نەدەینە ینی حەزمەکە هەڵقی دوای ئەوەش ببینم هەست کرد جوان دیمەنی مەکرد زۆر جوان بوو دەست خۆش بۆ هەربژیت شێوازی نووسینەکەت شێوەزارەکە دیالێکتەکە جوانە هیوای سەرکەوتن بۆ دەخوازم گرنگە ئەم شێوەزارەش هەبی ئەم جۆرە نووسینانەش هەبی و پێمان خۆشەکە گەنجی وەک تۆ هەوڵی هەیە و هەشتمین بەرهەمی خۆی بە چاپگەیاندووە پێمان خۆشە بەردەوام بی و نمونەت زۆر بێ زۆر سپاس دڵخۆش بووم بەوەی ئەوڕۆبەیەکەوە توانیمە کۆبینەوە قسە لەسەر بەرهەمەکان بکەین و ئەمن دیسانەوە ئەوە دەڵێم و دەبێت بە مێژوو ژیانم بۆ یەکەم جار لە شاشەی کەناڵ 24 دەردەکەمەوە لە ژیانیش بە یەکەم جارە بۆ زۆرمان پێ خۆش بوو منیشویستم هەراماژە بەوە بم کە خۆشحاڵین ئێمە جیت شانازیە کە نووسەرێکی وەکو تۆ یەکەم جار لە پرۆگرامەکە ئێمەوە دەرکەوێت ئێمەش ببینە بەشێک لە نووسینەکانی داهات ئینشاءڵڵا دڵخۆش بووم سپاس بۆەوەش دوو مانگ پێش ئێستا لە شاری قەڵاتزێ گروپێکی شێوەکاری خانمانە بۆ نیشاندانی بەهرە و تواناکانیان گروپێکیان بە ناوی گروپی شێوەکاری داڵی دامەزران گروپەکە لە پارکی شار لە قەڵاتزێ یەکەم پێشەنگەی شێوەکاریان کردەوە و سەرۆکی گروپەکەش دەڵێت سەرجەم بەشداربوانی گروپەکە قوتابی ئامادەین و بەهرەی جوانیان لە بواری شێوەکاریدا هەیە جابا بەبەتەکانیان ببینین بزانینم بەهرەمەندانە کە لەم تەمەنەوە دەستیان پێکردووە چ شاکارێک ئەنەخشێنن ئەمەش لە دروستکردنی ئەم گروپە بیرۆکەکەی لەوە بوو کە کاتی خوێندن وەکو ئاشکرا و خوێنکارانە هەمووی خوێنکاری ئامادەین و لە قۆناغێکدان کە پێویستە هەم خوێندنەکەیان بکەن و هەمیش ئەو بەهرەی کەتیاندا بەرەو پێشتری ببن و هەروە ئیشی لەسەرکەم کاتی خوێندنەوەیە کە بەش ناکەن فریان ناکەم مەنهەجێکی زۆر دانراوە لەگەڵەوەی وانەیەکی زۆر کەم دانراوە فریان ناکەون بۆ بیرمان لەوە کردەوە کە گروپێکی سەر بەخۆدا بمەزرێنی و لە دەرەوەی خوێندنگە
کار و چالاکیەکانمان پێشکەش بکەین و بەردەوامی بکەین ئەو بۆ لە چەند مانگی ڕابردووە بیرمان لەوە کردەوە گروپەکە دابمەزرێن هەروەها ئیشی لەسەر بکەین و ئامانجێکی ژیاری بکەین ئامانجەکەمان ئەوەیە کە گەنجانی بەهرەمەندی شارەکە کۆ بکەینەوە لە ژێر ناوی یەک گروپدا کار بکەین و توانە بەهرەکانی خوێندکاران بەدەربخەین. من خۆشحاڵم بۆی کە دەبینم ڕۆژانە بڵین کار و چالاشی دەکرێت لە شارەکەمان کاری شێوەکاری دەبینم وە دەبینم کە کۆمەڵێک گەنج هاتوونەتە مەیدانەوە لە کوڕان و لەکسان ئیشەکانیان زۆر زۆر جوانە ئەوەندەی ئەمن کە ئەزمونم هەبێ ڕۆین ئەزمموی چەند ساڵی دەبینم لە ئاستێکی زۆر زۆر ئەرزان ئەوەی زیاتر سەرنجمنی ڕاکەشە ئەوە بوو کە لە هەندێک کەرەسەی زۆر زۆر سادەوە با بڵێن هەندێک کارتۆن و ئەو شتانە بڵێن لەسەر فایلی سادا لەگەڵ هەندێک ڕنگ توانی یانەوێنەکە بکەشنەوە ئەوە وەجگەل لەوەی ناوەڕۆکی تابلۆکەش زۆر پڕمانە بوو تەبەن ئەوە جێی سەرنجە ڕاستی جێی دەستخۆشیە بووان. ئەمڕۆ خۆشحاڵین گەنجانی بەهرەمەند لەگەڵمانن بابەتێکی دیکەمان هەیە کچێکی تەمەەن 21 ساڵان خولیای تابلۆکێشانە چەندین تابلۆی نەخشاندووە کە تابلۆکانی زۆر جوانن هاژە تابلۆکانی بۆ خوانی تر لێرە نمایش دەکرێن و خوان قساکەن بێگومان خولیای کێشان وێنە کێشان نووسین ئەمانە بەهرەن زۆر تایبەتمەندی کەسەکە دەرەخانیانی زۆر جار کەسێکی ئاسایی کە هەستێک دەرەبڕێت سادەیە بەڵام هەست دەربڕینی وێنە کێشێک نیگار کێشێک نووسەرێک شاعیرێک ئەمە زۆر زۆر قوڵترە زۆر جیاوازترە جاگەرە و کەسە لە تەمەنێکی زۆر مناڵەوە دەست پێ بکات بۆیە ئەمڕۆ ئەم خانمە هونەرمەندە ئەم گەنجە جوانە کە میوانی ئێمەیە لەگەڵمانە بێت خاتوو ڕووبار دلاوەرە کە وەکو شێوەکار میوانی ئێمەیە خاتو ڕووبار بەخێر هاتی ڕۆژێکی باش بۆتەوە بەخێر بێ بەیانیت باش خۆشحاڵی لەگەڵمانی ئەم بەیانە تابلۆکانیشی ئەوەی کە لەلای ئێمێ تابلۆی جوان و سەرنجڕاکێشن وایە حیفەکەم یانی هێناوە نیە زۆرم لێ فرۆشتەوە بووە زۆر باشەکەواتە ئێستا بەهرەدار بووی چی بەرهەمداریش بووی بەهرەدارێکی بەرهەمداری لەکەیەوە خەریکی کاری هونەری کە تەمەنم 13 ساڵ بوو یەکەم جار زۆر حەزی بوون بە فاشۆن دیزاینەرم هەبوو دواتر دەستم پێکرد بە بەشی دوموتاو ڕەشوسپی بە شێوەی خەڵۆز یعنی بەس بە خەڵوز دروستم دەکرد لە 2020 دەستم پێکرد دواتر لە کۆتایی 2020 فرۆشتم بەشش زۆرم لێ فرۆشت پێشانگات کردوتەوە تا ئێستا ناتە ئێستا هیچ بەشداری پێشەنگاوشتم ناکردەوە ناچوومە بۆچی ینی خۆت نەدویستوە یان شوێنێک نەبووە بڵێ خات و ڕووباروەرە پێشانگایەکت بۆ بکەینەوە یان بەرهەمەکانت ئەوەندە زۆر نەبووە چی وە دایمستمە کەم دارکەوم کەم دەرکەوی یان ئێمە باشانسین ئەوڕۆ میوانی ئێمە هەردوو میوانەکەمان وا بوون کەم دەرکەوتون ئەوە جی دڵخۆشیەکە لای ئێمە دەرەکەون باشە هونەرمەند پێویستەکە قسە بکات یان بەرهەمەکانی قسە بکات ینی زۆر جار زۆر شت لە مێشکە لە ڕسمەکەت ئەوی دەکەی ینی پێویست ناکات تۆ دەرکەویت لە مقابلەیەکە ئیشەکی خۆت ئەتناسێنێ خات و ڕووبار سەیر دەکەین هەرچەندە من باش نیمە ڕاستی لە وێنە کێشە بەڵام کەسەیری ئەم تابلۆیانە لەگەڵ ئەم پۆرترێتەی سەرۆکی حکوومەت بکەین شێوازی دروستکردنەکەیان جیاوازێ وەکو بەکارهێنانی قەڵەم و ئەوانە بە فڵچە دەکرێت ئەوانە پێکاتۆ لە ئەکریلیک کە 2 ساعت 3 ساعت پێویستە بۆ تاواکردنی بەس ئەویان ڕەشوسپیەکە بە خەڵوز دروست دەکرێت ڕەشوسپیە چۆن بە خەڵوز سەرەتا گوتت بە خەڵوز دروست دەکرێت بۆ وێنە کێشان جیاوازەوەتە و فەحمەنیەکە بۆ نێرگە لە ئەوە نییە هاکار بۆ ناکرێت بەواکرێ بەڵام ینی لەوانەیە بتوانیت وەکو تاقیکردنەوە چاڵنجێک
ئیشی تیا بکەی بەڵام ناتوانانی بۆ کارێکی گەورە ئیشی تیا بکەیت. ئێوە تاوەکو ڕساسیت ینی بەکار ناتۆ بەس هەمووی خەڵوزە ئای کاتەکە شێر دو هەفتەویست هاتە تاوایکەم ینی 4 ڕۆژ کارم لەسەر کردو. تۆ بە ئەکادیمیش بابەتی وێنەکێشان و تەشکیلی ئەو بابەتانت نەخوێندەوە وایە؟ خۆت بەهرەیە هەتا هەر بخۆم فێربوومە خولیاکی خۆم بووە لە منداڵیەوە بەردەوام بوومە دووشت زۆر گرینگە کە لەسەری بەردەوام بی و تەرکیزت هەبێ زۆر باش دەبی لە وێنەکردن. چین ئەو دووشتە؟ تەرکیز و بەردەوام بوون. تەرکیز و بەردەوام بوون. باشە. چی دیکە هەیە کە بتوانێت یارمەتی دەربێ بە ئەم دووشتە تەرکیز و بەردەوام بوونەکە؟ کێن ئەوانی کە پاڵپشتی تەکەن بۆ بەردەوام بوونی ئەم شتە ینی چییە؟ چه هۆکارێکە؟ دایک باوکم زۆرش بن سواس دەکەم. دایک باوکم زۆر پشتگیریم دەکەن و پشتگیری خێزانی زۆر گرینگە لێرە کە هونەرە زۆر گرنگی پێ نادرێ ینی کە خەون و کارەکەتە بۆ هەڵی بۆ دەیوازی لێ نێنی. باشە دایکت بۆ دایک بۆ کەچ زۆر پاڵپشتە و باوکیش بە هەمان شێوانی هەموو جارە و ترێگەر تۆ باوکێکی بەهێزت لە پشتەوە بێت ئیتر هیچ پیاوێک نییە بتوانێت ڕاستە سنوورەکانی تۆ ببەزێنێت لە بەرەوەی چیاک لە پشتە. ئێستا دایکت هاتبوو لەگەڵت وایە بۆ هەموو کار و چالاکیەکانت ئەی بیت ئەو تۆ باید تۆ بیت ئەم داخنەوە تۆ دایکتۆ بیت بەڵام پاڵپشتێکی باشە. ڕووبارخان لە ماڵەوە شوێنت هەیە با بڵێن ژوورێکی تایبەت شوێنێکت بۆ خۆ دروست کرد بێ تەنیا بۆ کارەکانت بۆی کارەکانت تێدا دروست بکەیت؟ بەڵێ هەمە لە هەر لە ژوورەکەی خۆم هەر بە تەنیا یعنی دروستی دەکەم و کاری ئۆنلاین دەکەم. پیجت هەیە؟ بەڵێ پیجەمە لە ڕێگەی پیجەکان هەوڵەدە بیان فرۆشی نرخیان زۆریان هەرزانە چۆنە؟ وڵی یای لە 50 ئەوانە بەرەو سەرەوە بەرهەمی خۆت هەرزان فرۆش مەکە هەوڵمان دووبوونی خۆت وایە؟ یەک شتی کە زۆر زۆر گرنگە بۆ بینەر بۆ هەموو کەس کە تابلوێکی هەبێ لە ماڵەکە دەست ینی ئیشی دەست بێت نەخشێنراوی دەستی گەنجێک بێ هونەرمەندێک بێ خانمێک بێت ئەمە گرنگە واز لە تابلوی بازاڕی و بازرگانی بێنین ینی کۆپیەکە کرێ بە جیازێکی بێ ڕۆح وەکۆنیە کە ڕووبار هەستێت بە چەندین سەعات ماندووبوون و هەستی خۆی لەسەر تا ڕێژێت. خەڵک تا چەند حەزی بەمەیە لە لای توانیوەی هەستت پێ کردووە؟ زۆر کەسی باشتر و دەستڕەنگینتر هەیە بەس دیار نیە لەرە لەبەرەوەی زۆر گرنگی بە هونەر ناترێ ئەین شوێنی تایبەت نییە زۆر حەزم لەیە کە پێشنگەیەک یاین پێشنگەیەکی خۆم هەبێ بیکەمەوە زۆر ئەندام تێدا ینی لەوێ بن و ئەوانێک کە وێنە چێشت و لێ بەشدارن و باشە وێنەکانی تۆ تابلۆکانت زیاتر خۆی لە چی دەبینێتەوە؟ تۆ پۆرترێت سروشت باڵندا چی زیاتر دەنەخشێنی؟ ئەم سروش زۆر بەکەمی دەکەم زیاتر ئاژەڵ دروست دەکەم زیاتر عەزم لە باڵندە و ینی وێنەکێشانیش تایبەتمەندی و اختصاسیە ینی تۆ زیاتر تایبەتمەندیت با بڵێن لە وێنەی ئاژەڵ و باڵندە و ئەمانە هەیە؟ بەڵێ زیاتر لەوانە باشترم. ئەی چی ئەم پۆرترێتە زۆر جوانە لەمەش باشی مەبەستم. باشە بۆی کە بەردەوامی بەکارەکانت بدەیت پێویستەکات چی بکەیت ینی پێویستەکات چۆن پێش گەشتە سندنێک لە خۆتا دروست بکەیت ئەبێت چی بکە هونەرمەند؟ زۆر بەردەوامی لەسەری ینی ئەوە زۆر ئەم بە بەردەوامی خەتم دەچێشە ماوەی مانگێک بەس لەسەر چاو بەردەوام بووم کە زۆر پێویستە. هیچ خولێکت بینیوە؟ نەخەریت بەشداریت بەبێ هیچ خولێک تەنیا بەس لە یوتیوب تەنیا یوتیوبم دەکرد و تا بەخۆم بەردەوام دەم لەسەری چیوی یعنی دەم ینی تۆ هەر لە منداڵیەوە با بڵێنە هەمومان لە منداڵی بەتایبەت لە خۆناغی سەرەتایی هاژە تووشی ئەم حاڵەتانە دەبووین هەر کەسەمان دەفتەرێکمان دەینە کاغەزمان دەینە خەریکی وێنە کێشان بووین ئۆتۆمبیلە شاخ و داخە کەپرە نازانم مریشک و مراوی و ئەو بابەتانە دروست دەکەیت سەیری دەکرد تاکتاکەی تێدایە بەڕاستی ئەو جوانە یعنی هەست دەکرد ئەمە بەهرەمەندە. تۆ لە منداڵی وا بووی؟ تۆ لە برادەرەکانت جوانتر دەردەچوو؟ زۆر هەوم جارێ ینی بەمیان دەچێشە دەیان تو زۆر دەستت باشە وەرە ئەتو لۆمان بکە. زۆر باشە. باشە ئەو وێنانەی ئەیکێشیت چەندێکە پێچێت بە پێی ڕەنگەکە یاخود بە پێی مەتریاڵی ئەو بابەتێکە بەکارێنی بوویت؟
ئێستا لەوانە هەر 2 ساعتم پێدەچێت بۆ دروستکردنی بەزەوەی کای کاک مەسرور 14 ڕۆژ پێوە بوومە 14 ڕۆژ بۆچی ئەمە دروستکردنەکەی ورتر بووە یان ویستوتە با بڵێن هەتە تاڵەکانی مو هەموو ئەمانە وەکو خۆی دەربێنیەوە بۆچی کاتی بیست هەتا ینی بە سەبری لە دوی بیشتەکە زیاتر بەخۆی دێت یاین بەڕاستی تاڵەکە وەکو خۆی دەردەستەوە ئەگە سەریع بی لەوێنەین ئەو ناکرێت ڕاست ینی هەر لە کۆڵ خۆتی دەکەوە ناکرێت دەبی زۆر وربی لە ئەمە وێنەیە کە لەسەر دروست کردوێتەوە بەڵێ ینی وێن ئەسڵیەکە لە بەرامبەرت بووە باشە بە چەند شێواز ڕستمەکێشیت بە وتە ئەکریلیک زەیتی ئاوی و خەڵوس ئاساییە بۆ تۆ هەر ماتریالێک بەکاربێنی عزیشم لە زەیتی هەبوو بەس زیاتر حەزم لەسەر ئەوەی بۆ ئەکریلیک لەگەڵ خەڵوزی زیاتر ئێستا لەسەر خەڵوزەکەیان بەردەوام باشە لەگەڵ هوەرە مۆدێرنەکانە چۆنیت ینی ئێستا هەندێک هوەری وێنە کێشان هەیە یاخود هەندێک هوەری دەربڕین هەیە کە جیاوازن ڕیالیزمن یاخود زۆر جار ئەو وێنانەی کێشن بە شێوازێکی جیاوازتر تعبیرەکەن لە هەندێک ڕوودا و لە هەندێک شوێن ویستمە دەست بەو کارێک بکەم بەس زۆر زیاتر ئەم حەزم لە بەشی فەیز بووە ئەوەکو ئەو ڕستمای باڵێ ینی پۆترێتەکان باڵێ پۆرتریت زیاتر حەزم لەسەر پۆرتریت هەوڵت داوە کەس ڕابێنیت لەگەڵ خۆتە کەس فێر بکەیت هەوڵت داوە کەس فێر بکەیت لەگەڵ خۆت یاخود خوشک و برات دابی دیکە خولی شەما بووە بۆ فێرکردن بەزان لەبەرەوەی کە خوێندنی شەم هەبوو زۆرام مەجالم نەبوو ناپرژێت باڵە ڕاست ئێستا گەنجانی وەکو تۆ زۆرن ینی گەنجانی بەهرەمەند باڵە زۆر ئەم دەڵێن زۆر باشتر و دەستڕەنگی تر هەیە بەس دیار نین لەبەرەوەی لێرە زۆر کەم بە ینی زۆر گرنگی بە هوەر نادرێ ڕاستە ئەوە ئێمە پێماندا و پێمان خۆش بووکە میوانی ئێمە بووی دەست خۆش بێ نمونەت زۆر بێ بە هیوان بەرهەموو تابلۆی زیاترت هەبێ و پێشانگای گەورەتر باشتر ببینین لە تۆ لە تەواوی هونەرمەندان هات و ڕووبەر دلاوەر خۆشحاڵ بووین بە هیوای لە لووتکەی زیاتر و بەرزتر ببینینەوە خۆشحاڵ بووم سپاس کە لێرە ئامادە بووم زۆر سپاس خۆشحاڵ بووین لە ماوەی ڕابردوو لەگەڵ دوو گەنج لەگەڵ دوو میوانی بەهرەمەند و بەهرەدار لەگەڵتان بووین لەگەڵ هەندێک بابەتی دیکە بەو هیوایم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆش بێ و لەگەڵ کوردستان 24 بمێنەوە لە گەشتەکانی هەواڵەکان بێگومان لە بەرنامەکان زانیاری زیاتر وەردەگرێت لە خۆشیدا بمێنە